کاتژمێر 2:18 دقە بوومەلەرزەیەک بە کوڕی 4 پلە بە پێوەری ڕێختەر ڕوویدا لە نزیک بازیان. چقی بوومەلەرزەکە لە نزیک بازیان لە قوڵایی 15 کیلۆمەتر لە ژێر زەویەوە و دەوروبەری دوای ئەو سێ بوومەلەرزەی تریش ڕوویداوە کە پێی ئەڵێن پاشکۆی بوومەلەرزەکە یەک بوومەلەرزە نەبووە. بەڵێت سێ بوومەلەرزەی تریش بە دوایە هاتووە کە پلەکانی لەو کەمتر بوون 2.7 2.3 2.4 لە کاتژمێرەکانی 2:23 دقە 2:43 دقە 2:57 دقە و دوایش سعات سێش بوومەلەرزەیەکی کە بووە. بەپێی بیزگەکانی ئێمە ئەو تۆمارەی کە ڕووی داوە لە هەمان ئەو ناوچەیە چەندین جاریتر بوومەلەرزەی ترمان هەبووە لە مانگی 4 ئەم ساڵە 4 پلەمان هەبووە لە هەمان ناوچە بە پێوەری ڕێختەر و بەردەوامی ژەو ناوچەیە چالاکیێکی بوومەلەرزەی تیا بینین بەهۆی بوونی لێکترازانێکی سەرەکی کە بە ناوچەکەدا تێپەڕ دەبێت.